كان الشروال يشيك الدوام إنسان نالي والله كان الشروال براسي أول والله جاك أمريكا كويس ولا خليج استفادة إلى حول بريزيدنت تقبلنا اشتتيني كم ترجمة ولا بتأكيد ويا أما كان الشروال بس بيهم خلق طالما خوش بختار مش عارف كم مساعد ويا نص ما بعرف إن شاء الله كويس ولا عارف بس إن شاء الله ويجي الشباب موعدة كانت دامرة أعرف ما تشتري بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئێمە ئەوڕۆ وەکو مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی بەشداریمان کرد لە پرسی کاکنی شێروان لە مەکۆی سۆران ئێمە وەکو مەڵبەند پرسەتری خۆشمان ئاراستەی هەموو بنەماڵی کاکنی شێروان دەکەین و ئاراستەی هەموو ئەندام و لایەن هندوستانی ئەم بزوتنەوەی ئەەکەین بەڕاستی کۆچکردنی کاکنی شێروان بۆ شایشی سیاسی لە هەرمی وچان دروست کرد بۆی ئێمەش بۆی بەپەرۆشین بەڵام هیوادارین هەوادارانی بتوانن کە لەسەر نەهج و بەرنامەی کاکنی شێروان بتوانن پەرە بە بەرنامەکەیان بدەن بۆ خزمەتکردنی هاونیشتیمانیان. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە پێشوازیمان لە هەواڵانی مەڵبەندی کۆمەڵ کرد کە بەڕێز مامۆستا مەلا موسلیم و بەڕێز مەلا مەروانی مامۆستا مەلا مەروانیان لەگەڵ بوو بۆ دەربڕینی هاوخەمیان لەگەڵ ئێمە لە خەمەکانیان کەم کردینەوە لە ئازارەکانیان کەم کردینەوە ئیدی هاوپەیمان و خۆشەویستی ئێمن بە خۆشحاڵیەوە سوپاسیانەکەین بەخێر بێن سەر چاوانمان.